لە کاتی بیستنی هەواڵی ناخۆشدا چۆن بتوانین هاوسەنگیەک لە بینی ئارامی ناخمان و ئەو هەواڵە ناخۆشی کە ئیبیسین ڕابگرین. لە ڕاستیە ئێمە پێش ئەوە ئەبێ بۆ لە بیستنی هەواڵ شی بکەینەوە. ئێمە بیستنی هەواڵ یعنی بەپی زۆربەی زۆری داتا زانستیەکان ئەڵێ بێ یعنی ورتر لە بابەتە بڕوانی. ئەبێ سری ئەوکەین کە ئێمە بزانین ئەم هەواڵە ڕاستە یاننا، یان لە ڕاستیە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەی کە بێ هەواڵی ڕاست و فەیک و درۆ جا بکەینەوە. بۆ ئەمە پێویستمان بچیە گەڕانەوەی بۆ سەرچاوە زانستیەکان بگەڕێنەوە بۆ ئەو کەناڵە باوەڕ پێکراوەکانیان ئەو پەیجە باوەڕ پێکراوانی کە ئێمە دەتوانین وەکو سەرچاوێکی زانستی سێریکەین یا وەکو سەرچاوێکی ڕازگویانە سێری بابەتە بکەین. ئەمە خەڵکی زۆر گرنگە. دوای ئێمە کە ئەمەمان دەستنیشان کرد دەبێت بگەڕین بە دوای چیە؟ بگەڕین بە دوای چۆن ئێمە هاوسەنگی خۆمان پارێزین، هاوسەنگی دەرونی خۆمان پارێزین. چونکە یعنی بە گشتی سێریکردنی با بڵێن ڤیدیۆ جەنگەکان زۆر جار ئێمە ناتوانین بە ئاسانی هاوسەنگی ناو خۆمان پارێزین. بۆ ئەمە پێویستمان بە چیە؟ پێویستمان بە یعنی خزمەتکردنی خۆی، ینی یارمەتیدانی خۆمان. ونمەیەکی لەو ڕێگانە ئەوەی کە هەناسەدانی قۆڵ بچینە شوێنێکی ئارام، شوێنێکی بێدەنگ، شوێنێکی کە هەست بە ئەمە بکەین، هەستەدانی قوڵی تا بکەین. بۆ ئەمە هەستەدانە قوڵە زۆر جار یارمەتیماندا چی دابەزێنێ؟ فشار دابەزێن لەسەر ئێمە، سترێس دابەزێنە کە کاریگەری لەسەر بۆ منە دوو جۆر هۆرمۆنێک کەم دوو جۆر هۆرمۆن لە سەرکردنی جێگەم دوو هۆرمۆنە یعنی وایەکە کە فشار سترێس زیاد دەکات. بەڵام بە هەناسەدانی قوڵ چیەکەی تۆ سترێسی خۆ دابەزێنی بۆ ئەستێک کە بتوانی لە ڕاستیە بەهێمنانە مامەڵەکەی وایەکە کە کاریگەری کەسە خۆت کەم بکەیت.